من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خی گەورەتان لێبێت. ئەم ساڵی شۆک و هەمیشە دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژەی خێرخوازی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ فەقیر و هەژار و کەم دەرامەتان ڕاگەیاندووە. ئێمە ئەمڕۆ بە هاوکاری کوردانی تاراگۆ و نووسینگەی ئەوروپا لە قەزای خورماتوین. هاوکاری بەسەر 100 خێزانی هەژار و کەم دەرامەت لەم قەزایەدا بەش دەکەین. زۆر مەمنونی لێتان ئەگەر ئێوە نەبن ئەگەر دەستگای خێرخوازی نەبێت ئێمەش ناتوانین مناڵ بژێنین. زۆر مەمنونی لێتان بۆ مناڵێتیم بۆ فەقیر بۆ لێکەفتە بۆ گشتی ینی زۆر زۆر باشە. ئێوە یارمەتیەکی زۆر زۆرمانەدەن. زۆر مەمنونی لێتان خی گەورە لێتان ڕازی بێت. وەڵی حتاکو ئەتوانن یارمەتیمان بدەن چونکە مناڵ یەتیم زۆر زۆر هەیە فەقیر زۆر هەیە. ئەگەر دەوڵەمەند یارمەتی فەقیر نەدا ئێمەش ناتوانین ینی وەڵی هەیە یعنی ناتوانێ زەخیرەی ماڵ بسێنی هەیە ناتوانێ وشکە بسێنێ یعنی زۆر زۆر زەرورە زۆر یارمەتیمانەدەن دەستان خۆش بێ و زۆر دەستخۆشتان لێکەین لە ئێوەیش و لە ئەوانەیە کە یارمەتیمانەدەن. ماڵیان ئاوا بێ و دەستخۆشییان لێکەین و مەمنونیانن خێریان بنووسێ و گیانمانە شتێ لە تای تێرین بۆمانەوە ماڵیان ئاوا بێ و وڵای داواکاریمانەوە تا ماڵیان ئاوا بێ غەراز دەدەن و یارمەتیمانەدەن و بڕێ مناڵ هەتی بمەیە دەستخۆشییان دڵمان پێ خۆشەوە شتێ لایدن پێمانەوە. یاخوا بەخێر بێن بەبان چاوی من هەر پەیامە هەر کۆمەڵە بەکاری ئەم شتانە تێت لە ئەو زیاتر هیچ کەسێکمان نەدی. ئەمە چەندین ڕەمەزانە من باگ ئەکرێن بۆ ئەم شوێنە پەککەوتم هیچ ئیش و کارێکم نییە ئللا لە دەستی پەیام شادە بمەوە بە نەخۆشی بە سەرێشە بە پایەشە بە خانیکردن بۆ بێ باوکان بۆ بێوژنان بە یارمەتی دەر بەس ئەوانن خەمخۆری خەڵکی کوردستان و شارە ناوچە دابراوەکانن لە دوای ئەوان ئێمە هیچمان نبینێت لە هیچ کەسێک هەچ کەسێ بێنێ با ئەندام و لانگیر خۆی چاویمان پێ نەکەوت بە هیچ شێوەیەک دەستخۆشییان لەکەین ئیشەڵڵا بە حەش شوێنیانە ئیشەڵڵا بە حەش شوێنانە ئیشەڵڵا بە حەش شوێنانە دەستخۆشی لە ئێوەش ئەەکەم بۆ ڕۆماڵکردنی ئەم ئەوشتە کەوا هاتنە بۆ شارەکەمان ڕۆماری ئەم دابەخشکردنی بەخشینە ئەەکەن چیتانێ سەرفترا زەکا سەدەقەتانێت تەسیم دەستی ئەوانکەن ئەوان و ئامانەوە دەستی فەقیردەدەن ئەو ئامانەوە تەسیم دەستمان نەکەن بە هیچ شێوە خیانەت و گەندەری لە لای ئەوانە نییە لە لای لایەنەکانتر هەیە بە چاوی خۆمان دیمان بە چاوی خۆبلیانە دین و گەندەڵی زۆر زۆر گرنگە من خۆم ئێستا حالیدەن ئامۆزایەکمەیە لە فەیلە خانێکیان بۆی کڕۆ بە 25 میلیۆن 10 میلیۆنیان پێیدا و بای 10 میلیۆنش غەراز و ناماڕەیان بۆ سەنە ئایا لە حیزبەکانترەوەمان بینی لە هیچ کەسێ نەمان بینی ئللا لە بەرنامەی بەخشینی زیاتر بە عملی هەموو شێوەکاری فەقیری ئەم شارێشتە داواکاریمان هەیە لە ئەو دەوڵەمانانە لە ئەو سەرمایەدارانە بە زووترین کات مانگی ڕەمەزانە سەرفترە زەکات هەرچی سەدەقانێت تەسلیم دەستیانیان کەن ئەمان بە ڕێکوپێکی گەێنە دەستی فەقیر و هەژار شارەکە.
دیارە دەستگای خێرخوازی بەخشین وەکو پیشەی ساڵانەی هەموو ساڵێک چەند پرۆژێک ڕدەگەێنێت. یەکێک لە پرۆژەکان سەبەتەی خۆراکە لە هەموو شار و شارژەکانی کوردستان. بۆی ئەمڕۆژ ئێمە وەکو نووسنگەی دووس خورمات و دەستگای خێرخوازی بەخشین هەستین بە دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بەسەر فەقیر و هەژاری ئەم شارە داماوە. لێرش و دەستخۆشی لە نووسنگەی ئەوروپا دەکەین کە هەمیشە هاوکارن دەستبارن بۆ دەستگای خێرخوازی بەخشین. دەستخۆشی لە خێرخوازان دەکەین کە هەمیشە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین و داوایان لێ دەکەین هەمیشە دەستبار بن تاکو دەستگای خێرخوازی بەخشینیش پردێک بێت لە نێوان خێرخوازان و هەژاران دائیمەن سفرەی هەژاران و نەداران دەوڵەمەند کات. جگە لە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە وەکو نووسینگەی دووست بەردەوام لە ڕێگای خێرخوازانەوە پرۆژەی ترمانەیە پارە دابەشەکەی بەسەر مناڵی بێ باوکە سەبەتەی خۆراکی ترمانە بێ ئینشاءڵڵا بۆیە داوا لە خێرخوازانەکەم دەستبارمان بن تاوەکو ئێمەش بتوانین لەم ڕەمەزانەدا سفرەی هەژار و نەداران دەوڵەمەند بکەین. دیارە لە کاتی 16 ئۆکتۆبەر ئێمە وەکو نووسینگەی بەخشین لە کفری لە کەلار بەردەوام هاوکاری خەڵکی ئاوارەمان کردو لە کاتی نەخۆشی کۆرۆنەیشدا چەندین پرۆژەمان هەبوو لەم شارە بەسەر هەژار و نەداران دابەشمان کردە زیاتر لە 2000 ماڵمان دابەش کرد لە کاتی نەخۆشی کردن خەڵکی فەقیر و هەژارمان بەسەر کردێتەوە. جگە لەو پرۆژانەی کە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە ڕادەگەێنرێت. نووسینگەی بەخشین لە قەزای خورمات و لە ناو مانگی ڕەمەزاندا چەندین پرۆژەی دیکەی هەیە بە هاوکاری خێرخوازان خەڵکی هەژار و منداڵی بێباوک بەسەر دەکاتەوە. نووسینگەی بەخشین لە خورمات و داوا لە خەڵکی خۆپێدا و دەوڵەمەندانی ناوچەکە دەکا هاوکاریان بن بۆ ئەوەی ئەوانیش لە ڕێگەی نووسینگەی بەخشینەوە لە خورمات و هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکەن تا دەرفەتێکی تر پێتان دەکەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.